سەرەتا بەخێراتنێکی گەرم بۆ هەموو میوانە ئازیزەکان و بەگشتی و بەتایبەت سەرپەرشتیاران و بەخێوکاران خۆشەویست ئەنجومەنی قوتابخانە و باخچەی منداڵانی کۆشش. جوانترین دەستپێک بۆ ئەم ئاهەنگا ساتێک وەسانە بۆ ڕێزگرتن لە یانی شەهیدانی کورد و کوردستان. فەرموون دەستان خۆش بێ. ئەمڕۆ باخچەی منداڵانی کۆشش بۆ جاری دووهەم ئاهەنگی دەرچوون دەگێڕێت بۆ هەردوو لقی باخچە، کۆشش یەک لقی هەولێری نوێ، کۆشش دوو لقی فەرمانبەران. ئاهەنگەکەمان چەندین گۆرانی و چالاکی جوانی لەخۆ گرتووە و هیوادارین ببێتە جێگەی خۆشحاڵی ئێوە. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا ئامانج یونس عوسمان سەرۆکی ئەنجومەنی قوتابخانە و باخچەی منداڵانی کۆشش دەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەیانیتان باش، بەڕێزان، سەرپەرشتیاران، ئامادەبووان، میوانانی خۆشەویست، مامۆستایانی دڵا شیرین و پەپولەکانی کۆشش. بەناوی باخچە و قوتابخانەی کۆششی ئینگلیزی ناحکومی بەخێراتنتان دەکەین بۆ ئاهەنگی دەرچوانی پەپولەکانی کۆشش، هەروەها بەناوی ئەنجومەنی قوتابخانەی کۆشش پیرۆزبایەکی گەرم ئاراستەی قوتابی خۆشەویستەکان دەکەین بە بۆنەی دەرچوونیان لە قۆناغی باخچەی منداڵان بۆ قۆناغی قوتابخانە و بنەڕەتیەکان. هیوادارین لە ماوەی ساڵانی داهاتوو بە هاوکاری ئێوەی دایک و باوکان و هەوڵەکانتان بخەنە گەڕ بۆ کۆششکردن و شەونخوونی بکەن بۆ ئەوەی بەرزترین ئاستی زانستی و معریفی و پەروەردەیی بەدەست بێنن و ببنە مایەی سەربەرزی خانەوادەکانتان و قوتابخانەکەمان و وڵاتەکەمان. ئێمە لە پرۆگرامی قوتابخانەی کۆشش بە یارمەتی وەزارەتی پەروەردە و سەرپەرشتیارانی بەڕێز هەوڵ و هیمەتی مامۆستاکان قوتابیەکان و ئامادە دەکەین بۆ ژیان ئامادەیان دەکەین بۆ ئەوەی بەرزترین ئاستی پەروەردەیی و زانستی بەدەست بێنن. نەک تەنها وەکو ئەو سەردەمەی ئێستاکە زیاتر قوتابخانەکان تەنها هەوڵی نمرەی بەرز بەدەست دێنن. ئێمە پرۆگرامی سیستەمی کۆشش وامان کردووە گرنگترین هەوڵ بدەین یعنی بۆ بەرزکردنەوەی ئاستی پەروەردەیی منداڵەکان ئەو جەزانستی وەبی بۆ ژیان ئامادەیان بکەین. جارێکی دیکە پیرۆزباییان لێ دەکەین و ئومێدەوارین خۆشی لەو ئاهەنگە ببین و ببێتە سەرەتایەک بۆ ئاشنابوونمان بە یەکتری و هاوکاری یەکتر بکەین لە پێگەیاندنی نەوەکانمان لە ماوەی ساڵانی خوێندنی داهاتوویان تاکو نەوەیەکی پێگەشت و سەرکەوت و بەرهەم بێنین بۆ دوا ڕۆژی خۆی وڵاتەکەیان و خانوادەکانیان. زۆر سوپاستان دەکەین، دووبارە بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئامانج کاموو هەکات پشت و پەنا بۆ کۆشش. دەست خۆش بێ. زۆر سپاس. وتەیەکی زۆر جوانی هەیە کە دەڵێ ئەگەر ژیان یەک تروسکاییشی مابێ هەرگیز بێ هیوا مەبە، هەوڵ بدە لە بەدەستهێنانی خەونەکانت. بەڕێزان، با خاوەنی ئەو وتەیەش بەڕێز مامۆستا ڕۆژان لوقمان ئەحمەد سەرپەرشتیاری گشتی قوتابخانە و باخچەکانی منداڵانی کۆشش بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. بفەرموون. بە ناوی خوای گەورە و میهرەبان، بەیانیتان باش دایک و باوکانی بەڕێز، زۆر خۆشحاڵین بە ئامادەبوونتان. بەخێر بێن سەرچاوان. وەک خۆم خۆشحاڵم کە بۆ دووەمین ئاهەنگی دەرچوانی باخچەکەمان لێرە ئامادەم بەشدارم. سوپاس بۆ ئامادەبوونی ئێوەش دووبارە. ئەمڕۆ گرنگترین قۆناغی دەستپێکردنی ژیانی ئەو بچکۆلانەیە کە داهاتوویان پێدەبەخشێت. ئێستا دڵنیام ئێوە لە خۆشترین ساتەکانی ژیانتانن لەبەر ئەوەی بەشدارن لە بینینی ڕۆڵەکانتان لە چوونە ناو قۆناغێکی تری پرۆسەی خوێندن کە ئیشاڵڵا دەبنە پۆلی یەک، هەروەک دەزانن دەست دەکەن بە دانانی بناغی فێربوون. سوپاس بۆ ئێوە کە کۆششتان هەڵبژارد. دڵنیابن کۆشش توانیوێتی وا لە منداڵەکانتان بکات کە بەهێز بن، متمانەیان بە خۆیان بیت، خەون ببینن، پرسیار بکەن دەربارەی ژیان. داوا لە خوای گەورە دەکەم بەرەکەت بخاتە تەمەنیان و بەشی ئەوەش قەدەر ڕێگەمان پێ بدات
و ڕێگەش بە ئێوە بدات کە بە چاوی خۆتان ساتە خۆشەکانی ژیانیان ببینن، سەرکەوتنەکانیان ببینن، بێبەش نەبن لەو خۆشیە. پڕ بەدڵ هیوا دەخوازم لە داهاتوو جێگای دەستی مامۆستایانی کۆشش لە لاپەڕەی مێژووی ئەو مناڵانە و وێنەکانیان کە دەخشان دیار بێتن. ئەگەر ئێمە و ئێوەش نەگەیشتین بە بەشێک لە خەونەکانمان، بەڵام با پێکەوە بەشدار بین لە دانانی بناغی ژیانی ئەو پۆپولانە و هاوکار بین لە گەیشتن بە خەونەکانیان، با نەهێڵین هەرگیز کۆڵ بدەن، با نەهێڵین ئەو منداڵانە ڕەشبین بن. نەخێر، ژیان پڕە لە جوانی، پڕە لە سەرکەوتن، پڕە لە هیوا، با بە ئومێدەوە منداڵەکان ژیان بکەن. زۆر سپاس بۆ مامۆستاکان، زۆر سپاس بۆ یاریدەدەری مامۆستاکان، سپاس بۆ کارگێڕی باخچە کە هەمیشە لە خەمی ئەو منداڵانەدایە. هەمیشە سەرکردە و لیدەرێکی باش بوو بۆ ستافەکەی، هەموو کات پاڵپشتی هەمووان بووە. ئەویش بەڕێز مامۆستا چابان عەونی، بەڕێوەبەری باخچەی منداڵانی کۆششیەک، با بفەرمێ بۆ پێشکەشکردنی چەند وتەیەک. فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان، میوانانی ئازیز، کەس و کاری دەرچوان، مامۆستایانی خۆشەویست، سەرپەرشتیارانی بەڕێز، بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین بۆ دووەم خولی دەرچووی قوتابیانی باخچەی منداڵانی کۆشی ئینگلیزی ناحکومی. خۆمان بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانین کە ئەمڕۆ پۆلێک لە قوتابیانی باخچەکەمان ئاهەنگی دەرچوون ئەنجام دەدەن، بەرەو داهاتوویەکی پڕشنگدار هەنگاو دەنێن. ئێمە وەک باخچەی منداڵانی کۆشی ئینگلیزی ناحکومی شانازی دەکەین بە پێگەیاندنی ڕۆڵەکانمان لەسەر بنەماکانی پەروەردە و زانست و پتەوکردنی هەستی نەتەوایەتی و نیشتمان پەروەری. لە کۆتاییدا لە ناخی دڵمانەوە پیرۆزباییەکی گەرم لە یەکە بە یەکەی قوتابیەکانمان و خانەوادە بە ڕێزەکانیان دەکەین و هیوای داهاتوویەکی گەشت و پڕشنگداریان بۆ دەخوازین. زۆر سپاس، هەر شاد و سەرفراز بن. ئێستاش لە بەڕێوەبەری باخچەی کۆشی دوو لقی فەرمانبەران مامۆستا سۆزان چۆلی خەلیل دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی چەند وتارێک. بەناوی خوای گەورە، مامۆستایان، سەرپەرشتیاران، دایک و باوکە بەڕێزان، پۆپولە جوانەکان، زۆر بە خۆشحاڵ دەزانین کە ئەوڕۆ بەخێرهاتنی جەنابتان دەکەین لە ڕۆژێکی ئەوها خۆش کە ڕۆژی ئاهەنگگێڕانمانە لە بۆ تەواوکردنی یەکێک لە پایەکانی خوێندن لە بۆ ڕۆڵەکانمان. و زۆریش خۆشحاڵین کە بەشێکین لە هەڵگرانی ئەو پەیامە پیرۆزە کە پێی دەڵێن پەیامی پەروەردە و فێربوون بە یەکەوە، منداڵەکان لە ئێمە و ئێمەش لە منداڵەکان بە هەمان شێوە. 6-7 کاتژمێر پەروەردەی منداڵەکانتان لە دەستی ئێمەدایە. ئەوە جێی دڵخۆشیەکی زۆرە، ئەوە دەگەێنێت کە جەنابتان متمانەتان بە ئێمە هەیە و ئێمەش بە هاوکاری ئێوە توانیتمان کارێک لە پێگەیاندون و پەروەردەکردنی ئەو منداڵانە بکەین. ئێستاش دەچینە لای نمایشی یەکەم، ئەویش بریتیە لە گۆرانی کێڵگەی ئاژەڵان کە بە سەرپەرشتی مامۆستا نورە و مامۆستا ئەسرین بۆیە ئامادەکراوە. بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن. دەستان خۆش. چوین بۆ کێڵگەی ئاژەڵان، ئیا ئیا ئۆ، بینیمان سێ مانگای جوان، ئیا ئیا ئۆ. مانگا چیڵێت؟ ماما؟ بەقبەق؟ مومو؟ مومو لێرە، مومو لەوێ، مو 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 مو. مامەم سێ مانگای هەیە، ئیا ئیا ئۆ. ئالیکی باشیان هەیە، ئیا ئیا ئۆ. چوین بۆ کێڵگەی ئاژەڵان، ئیا ئیا ئۆ. بینیمان سێ مریشکی جوان، ئیا ئیا ئۆ. مریشک چیڵێت؟ ماما؟ مومو؟ بەقبەق؟ بەقبەق لێرە، بەقبەق لەوێ، بەق 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 بەق. مامەم سێ مریشکی هەیە، ئیا ئیا ئۆ. گەنمی زۆر باشیان هەیە، ئیا ئیا ئۆ. چوین بۆ کێڵگەی ئاژەڵان، ئیا ئیا ئۆ. بینیمان سێ بزنی جوان، ئیا ئیا ئۆ. بزن چیڵێت؟ مومو؟ بەقبەق؟ ماما؟
ماما ليرة ماما لوي ماما مسيبزني هيا إيا هو باشترين كيان هيا إيا هو چين بو كلگي عشالان إيا هو چين بو كلگي عشالان إيا هو هاتی نمایشی یەکەمی لقی فەرمانبەرانە کە بریتیە لە گۆرانی هۆکی پۆکی بە سەرپەرشتی مامۆستا لێزان و مامۆستا ئیمان فەرموون بە چەپڵەکانتان. Put your left foot in, put your left foot out, put your left foot in and shake it all about. You do the hokey pokey and turn yourself around. That's what it's all about. Put your right foot in, put your right foot out, put your right foot in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your left hand in, put your left hand out, you put your left hand in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your right hand in, put your right hand out, put your right hand in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your left shoulder in, put your left shoulder out, put your left shoulder in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your right shoulder in, put your right shoulder out, put your right shoulder in and shake it all about. Do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your head in, you put your head out, you put your head in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your whole self in, you put your whole self out, put your whole self in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. You put your whole self in, whole self out, whole self in and shake it all about. You do the hokey pokey and you turn yourself around. That's what it's all about. بەڕێزان نمایشێکی زۆر جوان ئامادەکراوە لەلایەن باخچەی منداڵانی کۆشیەک ئەویش نمایشی جلوبەرگی کولتورە جیاوازەکانە کە لەلایەن مامۆستا ڕووداوە بۆتان ئامادەکراوە بە چەپڵەکانتان پێشوازیان لێ بکەن. شمعراني بوكانو مهابادي جوانا البركيكاني صنوي لاموبانا البركي مريواني كركوكو كردكاني سرسو في قرمياني هالبركي هيچكم ندي بقى بكردستاني كسجواني هيچكم ندي بقى بكسي كردستاني سرسوبي سوبيا كل قريد وراي وشينا الله أمينه الله أمينه
قولي وای فاتە گوڵی وای وای بابتنا باخ بابتنا خنالر وره باوتنا بابتنا باخ بابتنا خنالر سرت باوتنا هاي نار خجلاري حسيت ميانا صغنا هاي نار خجلاري بابا اصغر راتنا قول انت بابا قول انت برقد وبلال ولنسى قول انت بابا قول انت برقد وبلال ولنسى اقبل مال بردا وكيت دولة من دا اقبل ترقم داوى بابا وكيت دولة من دا شلونك عيني شلونك شو مخلى لعيونك شلونك عيني شلونك شو مخلى لعيونك شكشفت عيونها والله ما تحلم عيونك شكشفت عيونها والله ما تحلم عيونك
ئێستاش با بتوێنێت بانگێشکردی مناڵە چاوگەشەکانمان. لە باخچەی منداڵانی کۆشیەک لەقی هەولێری نوێ دەست پێ دەکەین. ئەویش پۆلی 2A، مامۆستای پۆل، مامۆستا هەورین، چاودێری پۆل، مامۆستا نورا. با بفەرمون بۆ ناو بۆ سەر ستێج. کوشش دەکەین هەموو کات بۆ بەرزی ئاڵای وڵات، کوشش دەکەین هەموو کات بۆ بەرزی ئاڵای وڵات.